سڵاتان لەبێ بیسەران و بینەرانی بەڕێزی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی دیلمان خەسترەوەم لە بەرنامەیەکی دیکەی ئێستاتیکاوە هاتمە وڵاتان. ئەم جارەیان هاتوومەتە لای نووسەرێک، مێژوونووسێک، شوێنەوەرناسێک، کەسایەتێکی ماندوو کە تا ئێستا هەوڵیاوە خزمەتێکی باش بە کایە ڕۆشنبیری و سەقافیەکەی کورد و کوردستان بکات و ئاوەڕ لە تەواوی ئەو شوێنەوار و شوێنە دێرینانە بداتەوە کە لە کوردستان و لە شوێنەکاندا هەن و هەوڵیشیاوە لە ڕێی بڵاوکردنەوەی کتێبەکانیەوە کە دەکاتە 104 کتێب خزمەت بە بوارە جیاوازەکان بکات. باس لە مامۆستایەکی ماندوونە ناز دەکەم، باس لە عەبدوڕەقیب یوسف دەکەم کە لە ئەمڕۆی بەرنامەی ئێستاتیکاوە لەگەڵمانەوە و هەوڵ دەدەم لەم بەرنامەدا بچمە نێو وێزگەکانی تەمەنی بەڕێزیانەوە. ئوستازی بەڕێز، من سپاسی بەڕێزتان دەکەم کە ئەو شانازیەتان پێیان کە بین لە نزیکەوە لەگەڵ بەڕێزتا گفتوگۆ بکەین و بچینە نێو وێزگەکانی تەمەنی بەڕێزیشتانەوە. خێر بێن، بەخێر بێن، خێردار بیت. ئوستازی بەڕێز، من زۆر جار لە دەستپێکی بەرنامەکاندا باز لە یادگە دەکەم. یادگەی بەڕێزتان لە چەند ساڵیەوە دروست دەبێت بۆ ئەو شتەکانت لە بیر بێت؟ بۆ نمونە هەمانە دەڵێ لە 4 ساڵی هەیە، دەڵێ لە 3 ساڵی هەیە، لە 6 ساڵی. بەڕێزتان لە چەند ساڵیەوە یادگەتان بۆ؟ وەڵا بیرم دێ جارێک یەکێکە منی لە ملێ خۆ کردبوو، مناڵ بوو، بە مناڵی ئەوە بیرا من تێ. چەند ساڵ بوویت؟ ممکنە 2 ساڵ و شتێک 2 ساڵ و شتێک بێ، ئەوە لە بیرمە. لە 2 ساڵیەوە یادگەت بۆ دروستە بێت؟ طبیعی کە یەکی منی خستە سەر شانەی خۆی هەلیگرت وەکو مناڵێک. بەڵێ. معنە تەمەنم زۆر گچکە بووە، ئەمە لە بیرمە. باشە. دەزانم لە چه نوقتەش بووە لە هیوانی خانوەکەمان، لە هێوانی خانووەکەتان. ئێستش ئەو هەیوانی خانووەکەتان کە بیری لێ دەکەیتەوە وەکو یادگەیەکی جوان دەکەوێتەوە بەرچاوت؟ خانوەکە ڕووخاوە نەماوە، وەکو یادگەکە ئاڵێم کە شوێنێک دەبینیتەوە هاوشێوەی ئەو. بەڵێ، خانوەکەم فەرزگەیەکی دەولەتی ئەشکانی بووە 2000 ساڵ لەمەوبەر، نەمانزانیوە وەختی خۆیی. قەبرێ قەدیمی تێدا بووە، ئەشکەوت بووە، بریتی بووە 3 ئەشکەوت خانوەکەمان. بۆ پیرم 2 هودەی گەورە لەبەر ئەشکەوتەکان دروست کرد بوو. ئیتر ئەشکەوتەکان کەوتبوونە نەو خانوەکەدا، پشت خانوەکە. بەڵێ، قەبرێ قەدیمی تێدا بووە، نەمانزانیوە. دەمانگوت جێگە جوولایە، جێگە نازان چییە. دوایی کە هاتە وێرانکردن خانومان، ئەوجا قاچاقچی چوبوون و شت دیتە بوون و ئاسەواری کۆنیت. ئیتر دوایی من زانیم کە ئەمە پەرزگە بووە، بریتی بووە لە 2 ئەشکەوتی لە خوارەوە، بە درێژە 15-16 مەتر هەیوانەکە درێژ بوو. یە قاتی سەرەوەژی مەقبەرە بووە. بەڵام قەبر یە درێژەکە یە کاتی دەولەتی ئەشکانی بووە کە 129 ساڵ حکمی گەهشتوەتە کوردستان لە پێش میلاد. 129 ساڵ لە پێش میلاد. دوایی وەختێ ئەو ملەتە بووەتە زەردەشتی لە کاتی ساساندا، ئەوانەژی قەبرێکی خۆ لەو ئەشکەوتەدا دروست کردوون، چونکە قەپاغی دەمەکەی خڕ بووە. ئەوانە مردووی خۆ لە شوێنێکی خڕ دنیژن. بەڵام یە دەولەتی ئەشکانی ڕاست و ڕاستە وەکو قەبری مسلمانانە، درێژە. زەردەشتەکان قەبرەکان خڕە وەکو چاڵن. بەڵێ، ئیتر من زانیم کە قەپاغەکە ئێستا لێ کەوتووە، ئەم ساڵانە دیتن. ئیتر زانم ئەوە یە زەمانێ زەردەشتی بووە. باشە. مامۆستا، شتێکی کەش هەبوو، ئینسانەکانی ئەوسا باڵایان بەرزتر و بەهەیکەلتر و بەشان و شەوکەتتر بوون. نەبوو؟ نە، ئێستا زیدەترە. ئیبن خەلدون ڕەدی ئەوە دەدا، دەڵێن عەمالیقە وەها بووە، وەها بوونە، وەها گەورە بوونە لە منتیقی ئوردون و سعودیە و فلان. دەڵێ وان نییە، دەڵێ بە دەلیلی ئەوە دەرگاکانی خانوەکانیان گچکەنە، وەکو یە ئێستەیە.
ئەوە پێوەرێ ئەگەر ڕاست و گەورەبانە دەبا دەرگای خانوەکەیان زۆر گەورە بۆیە ڕاستە یا خانوەکانیان گەورە بووە بەڵێ بەڵێ ابن خەلدون ئەو دەلیلە ئەنتیکەیە دێنە لەنگ من گەورەترین عەقل لە ئیسلامدا ابن خەلدونە من خۆم بە قوتابی کتێبەکەی دەزانم مقدمەت ابن خەلدون ئەوە بۆ لەبەر پیرۆزی بێنە ئەو کتابە سەرەوە بێنە ئێرە ئەمە ڕەشەکە ئەمەیان لەبەر پیرۆزی بێنە فەرمون مامۆستا مقدمەت ابن خەلدون ئەوە وها وەڵام دەدا لەبەر ئەوە نەڕاستە بڵێ ئینسانی قەدیم گەورە بوونە ئێستا گەورەترە بەهویە معیشەتێ باشەوە ئینسان ئێستا هەر کەسێکی ببیدە لە باوکێ خو درێژتر و گەورەترە بە هەیکەلتر و چونکە معیشەتەکە وا لێ کردیە گەورەتر ببێ بەدەل لەوەش مرۆڤی ئەوسا ڕەنج و هەوڵ و تێکۆشانێکی زۆریان بۆ ژیانکردنیەوە بەڵێ زۆر زەحمەتتر ابن خەلدون بەڵێ هەم مؤرخ بووە هەم فەیلسوف بووە هەم واضعی علمی اجتماعە لە دنیا باشە مامۆستا لە دنیا ئیبن خەلدون خاڵێک لە خاڵەکان پێش ئیبن خەلدون تۆ بەڕێستان باسی مێژووی زەردەشتی دەکەیت لە نێو کوردەکاندا کوردەکان پێش ئیسلام زەردەشتی بوون لە پێش ئیسلام زۆربەی مەسیحی بووە مەسیحی بوون پێش مەسیحیەت زەردەشتی بووە پێش زەردەشتیەت میترایی بووە یەک وەکو ئێزیدی بێژین باشە کەواتە دەستپێکی دینداری لە نێو کووردا چ دینێک بوو ئەوەلجا وەکو ملەتانی دیکە سەنەم پەرست بوون وەکو سومەریەکان وەکو ئەکەدیەکان وەکو ئاشووریەکان ئەمانە سەنەمیان پاراستووە کوردیش وا بووە دوایی فکرێ ئەو فکرێ دینی 9000 ساڵ لەمەوبەر پەیدا بوو لە چەرموو لایە چەمچەماڵ گوندی چەرموو دایکە ئیلاهەیەکە ژن بوو عیبادەتی ئەو ژنەت کرد ئیتر ڕسمی بێ بڵاو بووە لە ئێران لە عێراق لە فلان لە کوردستانی ڕۆژاوا لە سووریا بەم شێوەیە بووە دوایی دیانەتی کون یە میترایی پەیدا بوو لە کوردستان پاش ئەوە کورد بووەتە زەردەشتی بە قووەتی دەولەتی ساسانی کە بوو بە زەردەشتی خەلک بە جەبرانی کردە زەردەشتی دوای ئەوەژی زۆر کورد بوو بە مەسیحی دێر هەیە لە هەموو ئەنحائی کوردستان لە ژێر قەندیل بگرە حتا لورستان دێر هەیە معنە کورد بووەتە مەسیحی وەختێک زۆر لە کورد بووەتە مەسیحی باشە مامۆستا ئەوجا بووەتە ئیسلام باشە لە هەر شوێنێکی کوردستاندا لە هەر شارێکی کوردستاندا دەگەڕێت گەڕەکی جوولەکان هەبوو بەڵێ گەڕێکی جوولەکان زۆر جار پێمان دەڵێت بەشێکی کوردەکانیش جوولەکە بوون شتی وایە لە مێژوودا نەبووە جوولەکە دوو جار ئاشووری چوونە دەولەتیان داگیر کردووە دەولەتیان هەبووە لە فلستین ئاشووری چوونە بە قووەتر بوونە دەولەتیان داگیر کردوونە تەهجیریان کردووە تەهجیر یعنی ئاوارەیان کردووە داون پێش خۆیان لە وڵاتی خۆیان دەرکردوونە هێداون بوو کوردستان ئەوە پێ دەڵێن ئەسباتی ئسنا عەشەر یانێ ئەو قەبیلە وەکو پەناگەیە کوردستانیان بەکارێناوە بەڵێ هێناون کوردستان منتیقەی بەهدین و منتیقەی دیکە کە لە ژێردەستی ئاشووریدا بووە دوو جار جارێ سێهەم نەبوخزنەسر مەلیکی بابل چوویە دەولەتیان داگیر کردووە ئەوە vêja بە شێوەی خراپتر تەهجیریان کردووە ئەوەل ملەت لە دنیادا کە شوێنێک داگیر کردووە و خەلکەکەی تەهجیر کردووە مشەخت کردووە بوو وڵا منتیقەی دوورتر ملەتی سامی بوون ئەکەدی بوون ئەکەدی وا بەسەرێ
سومریان کردووە کە ئەمە لە مێژوو مەنهەجی کوردیە ئێستا خوێنرێت ئەکەدی خوگرتیە سومەری بوون بەڵێ بەڵێ فێری حەزارەتی سومەری بوون بەڵام دوایی بە قووەت بوون چوونە سەر شارەکانی سومەری باشە و داگیر کردوونە و خەلکەکەیان تەهجیر کردووە باشە ئەوەل جا ملەتی سامی تەهجیری لای هەبووە باشە مامۆستا ئێستا من ئەمڕۆ هەندێک لە قاڵبی بەرنامەکەم دەرچووم من باس لە وێزگەکانی تەمەنەکەم بەڵام هەک بە دەوڵەمەنەکەی جەنابتان وان پێ دەڵێت کە پێویستەکات ئێمە مێژووی خۆمان بزانین شارستانەتی خۆمان بزانین حەزارەتی خۆمان بزانین تا کۆتایی دەگاتە ئەوەی کە ئەم قۆناغەمان بەدەستێناوە من پێشەوەی کە باس لە مناڵیت کەم وێزگەکانی مناڵیت کەم حەزەکەم ئەم پرسیارشکەم بڵێ کورد لە دەستپێکدا خاوەنی زمانی سۆرانی و کرمانجی بووە یاخود زمانێکی دیکە لاجەیەکی دیکە هەبووە قسەی پێ بکات بەڵێ ممکنە چەند لەهجەیەکی تر هەبێ یانی کورد هاتیە دروستکردن لە چەند ملەتێکی قەدیم مەسەلا گوتی بووە گوتو گوتیەکان ئەو گوتیەکانە لولویەکانە یان سوبارتۆ هەبووە یان حوری هەبوونە خوری خلاصە چەند ڕەگەزەکە ساڵەکەشم پێ بڵێ مامۆستا دوایی بووەتە ئاری ئاری چینکە کە میدی هاتن وەکو بڵێن سەیتەرەکردن لەسەر هەموو ئەقوامی قەدیمی ملەتی کورد زمانی خۆیان لە ناحیە قەواعدی شت فەرز کردن ئێستا زمانی مە ئاریە بەڵام زۆر لە کەلیماتی قەدیمی تێدایە یە ملەتانی پێش هاتنی میدیەکان یان پێش هاتنی مەوجی یەکەم 1400 ساڵ لە پێش میلاد ئەوها کە میتانی هاتوون و حتا بەحری ئەبیەت شوون کوردستانی ڕۆژاوا لەوێ بوونە حتا سەر بەحری دەریای سپی تا دەریای سپی باشە حەلە بوو دەریای سپی باشە مامۆستا وەکو گوتم دەستی خستە سەر هەندێک خاڵ کە گرنگن کە نایزانین کەنەوەکانی ئێستا نایزانن لە پشت بەرنامەکەەوە گوتم لەوانەیە ئێستا زۆریمان بە مۆبایلەوە سەرقاڵ بین ئەم مۆبایلە نەمێژوومان پێ دەڵێت نە پێگە و سەنگی کورد و کوردستانمان پێ دەڵێت ئەو معلومات و زانیاریانەی کە هەن لای کەسانی وەکو جەنابتانن دێنە سەر ئەوەی کە ئێمە زۆر جار دەڵێن دابەش کراوین باشە بە سیڤەر و بە لۆزان و بە ئەو پەیمان نامانەی کە لە نێو کووردا بەستراون کوردەکان دابەش کراون کوردەکان پارچە پارچە کراون یاخود کورد پێشەوەی پارچە پارچە بکرێت کیانێک و دەوڵەتێک و ژیانێکی خۆی هەبووە کورد وتم دەوڵەتێک گوت و جنوبی عێراقیش داگیر کردە وەختێک سومەری داگیر کردوون و حکمی زاتیشی دانە سومەریەکان لە جنوبی عێراق کە وەک عولەمای وەک تاها باقر دەڵێن ئەوەل حکمی زاتی گوتیەکان دروست کردوون داون سومەریەکان وڵاتیان داگیر کردووە بەڵام حڕیەتیان دایە پێی وەکو حکومەکی دیکە نێو خۆدا حکمی خۆیان بکەن ئەوەل حکمی زاتی بووە لە تاریخدا بەڵێ ئەمە ئەو دەوڵەتەی گوتۆ هەبووە دەوڵەتێکی یەک ساڵی چەند بوو مامۆستا 3200 شتێک 3300 ئەوها طبیعی عاسیمەیان کەرکووک بووە ئەوجا توانیوە جنوبی عێراقیش داگیر بکەن ئەمما نوقسانیان چ بووە زمانی نووسینیان نەبووە چونە زمانی ئەکەدی مەسەلە بەکارهێناون وەکو بەدیل ئەوە نوقسانیەکی هەموو ملەتانی کورد بووە نوقسانیەکی دەیتوانم بڵێ هەمویان بووە دەوڵەتێکی کوردی بووە کاشی
ئەوەژی کورد بوونا خەڵکی کوردستان بوونا دەوری 300 ساڵ حکومکردە لە کوردستان 1300 ساڵ وها تا 1100 ساڵ لە پێش میلاد ئەوانەژی حکومی خۆیان کردوونە ئەوەژی هەر لە ئوسولی ڕێگەزێ ئەوەلی کوردن باشە بەڵێ مامۆستا خاڵێکی کە شێوەزارەکانمان هەن بەڵێ هەورامیمان هەیە بەڵێ مێژوەکەی وە زۆر جار دەگوترێت ئەوان ژیلەی مەریان هەبووە حکومڕانیان هەبووە کاتی خۆی وەکو دینەکەش کە بەڕێستان لە دەستپێکدا گوتان هەند زۆریان زەردەشتی بوون باشە مێژوویەک هەیە لای جەنابتان کە گەڵاڵە بوو بێت و تا ئێستا دەستی بۆ نەبرابێت لەواری شێوەزارەکانەوە نا هەورامی گورانە گۆرانە بەڵێ سنەیە لەهجێ سنەیە بەڵێ لەهجێ قوڕوەیە کە بەرەو هەمەدان ئەچێ بەڵێ ئەم لەهجەیە لەهجێ زازایە زازایە دێرسیم ئەوانە زازایەکان 1000 ساڵ لەمەوبەر لە جێگایە قاشێ من و تو بوون لێرە بوونە 1000 ساڵ لەمە و پێش 1000 ساڵ لەمە و پێش لە سلیمانی بوونە لە پێنجوینەوە هاتوونە ناوێ دێهاتێ خۆیان ماوە لە پێنجوین ناوێ زەرزا ماوە ناوێ دەیەکی دیکەشی لەوێ ماوە دوایی دۆلی زەرزا زەرزانیە لە لایە پیرەمەگرن دجی خۆرەوە ئەوە بە ناوێ زەرزایە زەرزا یعنی زازا وەختە لێ بوون شێخ ئیسماعیلی عەوداڵان مەشهورە خەلی سوندی پێ دخوا عەوداڵان ئێستا تیرێ عەوداڵان لە دەرسیمە زازانە لە ڕۆژهەڵاتە هاتوونە ئەمە هەموو لەهجێ هەورامانە لەهجێ سنەیە ئەوەی کە بڵێن لەهجەیەکی تایبەتیە و تەنیا هەورامانە ئەوە بە غەڵەت چوونە کەواتە لە هەورامی فراوانتر بووە فراوانتر بووە ئێستا زازا دەیتوانم بڵێم لە 4 ملیۆن کەمتر نییە لە کوردستانی باکوور کەمتر نییە مەعنا وەکو بڵێ بەقەدەر هەورامان و سنە و هەمووی هەیە وەختەی خۆی کە هاتوونە ئێرە خوی میترایی بووە ئێزیدی بووە دوایی بوونەتە عەلەوی لە ترسێ ئیسلام و ئەمانە تابع ئەبولوەفای حلوانی بوونە ئەبولوەفا گەورە شەیخی هەموو عێراق بووە لە تیرێ نێرگزیە جاف بووە یێزەهاو بەڵام ئەو عەشیرەتە لە وەختێکدا کە شەڕێ سەلجوقی و فلان کردووە ئاوارە بووە چووەتە خۆر و بەغداد لە منتیقەی حلە لەوێ لەگەل بەنی مزیەت عەشیرەتی عەرەب شاری حلەیان دروست کردووە ئیتر دوایی ئیمارەتیان دروست کرد ئیمارەتی جاوان ئەوە دکتۆر مستەفا جەواد گەورە عالمی زانای عێراق ئەوە ناملکەیەکی لەسەریان نووسیوە ئەنتیکەیە تەبیعی مستەفا جەواد حوجە بووە دەیتوانم بڵێم لە ناحیە خاستەن لۆغەی عەرەبی لە تاریخ وەکو حوجە بووە ئیتر چوونە لەوێ ئیمارەتیان لە کوفە و لە نەجەف و لە فلان دروست کردە ئیمارەتی جاوان یعنی جاف بەڵێ باشە ئیتر تابعی ئەوە بوونە قسمێک بوونەتە عەلەوی یانی لە ترسی ئیسلام وەکو مەسەلەی کۆکایی بوونەتە عەلەوی بەڵێ کە ئیتر هاتوونەتە ئێرە بەرەو لاڵش چوون ئێستەژی هندێکیان لە لاڵش هەنە ئێزیدینە کاکەیەکان بەشێکی یەزیدی نە کۆکایی زازاکیەکان زازایەکان کە یعنی هەورامی باشە هەورامی ئێستا باشە هەر لە نێو کاکەیەکاندا بڵێ با بڵێن وەکو ئەڵێن ئەوان بە هەورامی قسە دەکەن بە هەورامی لەهجێ گورانە وانە کەواتە ڕەسەنایەتی هەورامیەکان بۆ کاکەیەکان دەگەڕێتەوە ئەوە زەردەشتینە بەگشتی باشە ماون بوونە عەلەوی بەڵام لە ترسا هەندە
لە میتراییەکان ئێزیدی چوونە نێویان ئێستا ناوێ شێعادی هەیە ناوی مەلکی تاووس لە ناویاندا هەیە وەکو من تاکیدم کردە گوتمە ناوێ ئەم 100 ساڵە من نامەوێ یێ قەدیمترم دەوێ قەدیمتر دەڵێن یێ قەدیمتریش هەر هەبووە مەسەلا مەلکی تاووس هەبووە لە ناو ئەوانە هاتوونە لەگەل کاکایەکان یەکتریان گرتووە بەس کەمتر بوونە لە ترسی ئیسلام یعنی قسمە ئێزیدیژی لە نێویاندا هەیە بە ئەسڵ زەردەشتی بوونە کە کۆکایی دوایی بوونەتە عەلەوی ئێستەژیت بژین ئێمە ئیسلام نگین لە حەقیقەتدا ئیسلام نگین ئیسلام نین باش بە من گوتنە لە مەندەلی من لێ بوومە 2-3 ساڵ مافی خۆیەتی بەڵێ گوتنە ئێمە ئیسلام نگین باشە لە ترسا ئێمە دەڵێن ئێمە مسلمان باشە ئوستاز چۆن مەسیحیەکان مافی ئەوەیانە کە بڵێن ئێمە مەسیحین چۆن یەزیدیەکان مافیانە چۆن ئاین و پەیڕە و چۆنە بێت تا کۆتایی مافیانە بانگەواز بۆ خۆیان بکەن کاکەیەکانیش مافی خۆیانە کە بڵێن ئێمە دینێک و پەیڕەوێکی تایبەتی خۆمانمان هەیە ئەوە شێکێکە لە خاڵگە مامۆستا با بێمە سەر پرسیارەکان بووە مەسیحی تر لەسەرەوانەژی کورد چۆن بووە مەسیحی کتێبم هەیە کتێبی بەڵگەنامەیە کتێبم هەیە تالیفم هەیە چۆپم نەکردووە باشە معلوماتێکی بێ حیسابم کو کردووە چۆن کورد بووەتە مەسیحی مامۆستا بە تەمایتەوە مێژووە بخەیتە بەردەست گەنجەکان و لاوەکان و ئەگەر ئابێ بەڵام ئێستا 86 یان 82 کتێبم بە دەستنووس ماوە بە دەستنووس بەڵێ هەموو 22 کتێبم تەبع کردووە بوو هەر خەریکی شەڕ و شوڕ بوومە لەگەل مەسوولەکان و لەگەل فلان و لەسەر پاراستنی ئاسار و گەڕێکە کوونەکان و خانیکە لە پوریەکان من ئیتر ئیشی خۆم بەجی هێلاوە تالیفاتی خۆم بەجی هێلاوە مامۆستا من ئێستا حەزەکەم زیاتر لەگەڵ بەڕێستانە قسە و گفتوگۆی زیاتر کەم بیکە با وچانێک بین نەوچۆن لازم نییە وچاوە باشە بەس موزیک پێویستە بەشێکی ئارامی ڕۆحی کەسەکان وانە مامۆستا جەناب مەسەلەی موسیقا باشە ئەوەل کەس کە باسی کردبێ فیساغورەس بووە 600 ساڵ لە پێش میلاد ئەوە باسی موسیقا کردووەتە جوزئێک لە فەلسەفە بەڵێ گوتیە کەون ئەستێرەکانیش موسیقەیان هەیە ئەگەر چ گوێ لێ نابین ئەگەر نەخۆشیان موسیقە هەیە وەکو ئالەتێکی موسیقی کەون فیساغورەس وای گوتووە ئەوجا ئەفلاتونە ئەوجا سقراتە ئەرستووە قوتابی ئەفلاتون یان سقراتی مامۆستای ئەفلاتون ئەوجا فارابی لە فەلاسیفەی یۆنان مەشهورە کە لە لای سەیف الدەولە چون لە موسیقەدایە خەلکەکە هەموو پێکەنیون دوایی لێدایە بە شێوەی دیکە خەلکەکە نووسون وەکو ئارامیە بەڵێ جوزئێکە حیسابکردنە جوزێکی لە فەلسەفە و هەروەها ئیبن سینا و هەروەها ئیخوان الصەفا و هەروەها کندی فەلاسیفە ئیسلامیژی موسیقا حیسابکردنە جوزئێک لە فەلسەفە بوو چینکە تەسیراتی ئەوە گورانی و موسیقە یەکن لە یەکتر ژیا نابن ئەمانە تەسیری نەفسی هەیە لەسەر ئینسان لە حەواسی ئینسان لە خوشی نەمەسە لە ڕابردنە تەسیری مەسەلە لە هوش و بیر و هوش و زەکاوەت و ئەمانە بەڵێ زدی کە ئابەیە لەبەر ئەوە ئیبن سینا ئەوانە کردوونەتە دەرمانێک بۆ نەخۆشی نەفسی باشە مامۆستا ئەگەر سەرنج بین لە نێو دینەکانیشدا کاکەیەکانە حەزیان لە تەمبورە با بڵێن ئیسلامەکانە حەزیان بە دەفە وانە ئاخر ئەوە بۆ بێمە سەر پێش یۆنانیەکان باشە مەسەلە
آلت موسیقی یه 1300 پیش میلاد مثلا من بخوم دوزیوم دزانم اما یه پرزگاهی که قدیمی کردستانه دائما مسئله پرزگاه کن موسیقی تیدا هبوه وەکو ڕۆحێکی زین و بله موسیقی بە مەسیحیش بە آلت موسیقی درست کردن هند الشێوەیان شێوەی کەرە ئالەتەی موسیقیان وەکو کەر دروست کردن یان وەکو ئاسێک دروست کردن وەکو حیوانات بەڵام ئالەتی موسیقی پەرزگەیە لە پەرزگەکان هەموویان موسیقی هەبووە باشە بە ئێستاشەوە لە هەورامانی ذکر دەکردن وەک ئێستا چون زازا موسیقیان هەیە ذکریان هەیە ئێزیدیەکان هەر عینێ شمشاڵ و فلان و ذکر و دەفیان هەیە کاکایی هەیە لە هەورامانی تەختیش هەموو ساڵێک یادێک دەکرێتەوە بە موزیک و گۆرانیەوە ئەمیش ئەم پیری شالیارە پیری شالیار دوو پیری شالیار هەبوونە یەک قەدیمە لەسەر دیانەتی میترایی وەفا مردووە ئەو پەرزگەیە ئەوە پیری شالیارێ ڕەش لە سەدەی 12 میلادیدا بووە بووەتە مسلمان بووەتە مسلمان ئەگەر نە پیری شالیارێ صاحبی ئەو پەرزگەی کە ئێستا هەیە بریتیە لە یەک هودا ئەوە پەرزگایەکی میتراییە دیانەتی میترایی بووە ئەگەر زەردەشتیش بێ هەر لە معبەدێ میتراییان بەکارهێناون زەردەشتی خۆی هیچ ئیشێکی وا نەکردووە لە کوردستان دەولەتی ساسانی هیچ ئیشێکی وا نەکردووە بەسکو هاتوونە لەسەر ئاسارێ دەولەتی میترایی ئەشکانی دابەزیون بۆ خۆکردونەتە معبەد بۆ خۆکردنەتە قەڵات ئەوێ قەڵاتە ئەوێ معسکەرە بۆ خۆکردنە معسکەر بەڵێ شوێنە وەرناسان ئەم حەقیقەتە نازانن ئەگەر نە دەولەتی ساسانی ئاسارێکی وا بەجێ نەهێلاوە هەموو ئەو ئاسارێ لە کوردستان شوورەکانی لەسەر شاخەکانی وەک شاخێ گەورەیێ مەسەلە ئاسووسە کێوەڕەشە شاخی قەرەداغە ئەمانە هەموویە دەولەتی ئەشکانی باشە مامۆستاگیان من شاگەشکەو کردم ئاوا بێ دانیشم بە دیار پەیامە جوان و تەندروستە مێژوویەکانی جەنابتانەوە کە بە من و بە بیسەر و بینەرەکەی بدەیت کە پڕن لە زانیاری و پڕن لە وانی چێژبەخش پڕن لەو پەرتوکە نەکراوانەی کە ئێمە تا ئەسە پەیمان پێ نەبردوون با بچینە وچانێک دەزانم گوێ لە گۆرانی دەگریت دەنگی بەس بادینی پێم جارەیە مامۆستا کرمانجی بێت من مەسەلێ من و گۆرانی بووەتە دەردێک بوو من چۆن بەڵێ وەکو دەردێک بوو من چۆن دەردەکە چۆنە مەسەلە ئەو دەردە چوونە ئەو دەردە مەسەلە لە مناڵیەوە من عاتفی بوومە وەختێ مەسەلە لە دوهول و زڕ نەداون یان لەبەر ئاگر بە شەو ژن پیا و چێروک دەگوتن مەسەلە ئەم دگریاین وەختێ نەخۆش دەبوو چێروکەکە ئیتر لەو کاتەوە ئەو ناسکیە لە لای من هەبووە پاشتر کە خوێندم مەسەلە شعری کوردی کە من گەهشتمە ئەوە شعری مەلای جزیری فلان وەختی شعرێکی نازکم دخواند دگریام هەر گرین نەک هەر فرمێس دەیتوانم بڵێم گریان یان مەسەلە من وەکو بڵێ گۆرانبێژی دەنگ خۆشی وەکو محەممەد عارف جزیری یان شاعری پایەبەرز صالح دیلان ئەو دەنگە خۆشەی کە هەیە لە مەقاماتدا یان عباس کەمەندی یا شەهریبان ئەمە بوونەتە بەشێک لە ڕۆحی تۆ کە گوێ لێ دەیان دەگرم ینی بڕاستی من زۆر جا دەگریم هەر گریان بە ئەسڵ وەختێ دەنووسم زۆر جار گۆرانی مەسەلە لێ دەدەم لەبەر گۆرانیەکە ڕا بە کزی
نانا گورانی لێ دەدەم باشە ناڵێم کەزی بەس بە گوێگرتن گێ من نووسیمەژی یانی نووسید لەگەل دەنگێ خوۆش لەگەل فرمێسکی چاو ئەم سەیانەکە تێکەڵاو ببن زۆر خۆشە دەبێت سەبەبی ئەوە کە نووسینم ورتر ببێ بە زەوقتر ببێ بە قوڵتر ببێ چونکە تەسیر لە ذهنم دیکە ئیلهامی زیاتر بەڵێ لەهامی زیدەتر هەیە ئیتر حقیقەتەن من زۆر مربوطی بەسترانەوە ما حتا لە سایتی مندا ماڵپەڕی مندا لکەمەوە بەقەدەر کتێبێک من دەربارەی گۆرانبیژان من نووسیوە دەربارەی لێکۆڵینەوە هندستان من نووسیومە باشە باس لە کۆڵینەوەکان و موزیکەکە دەکەم لەگەڵ جەنابتا بەس باوچانەکە بین من حەزم بە گۆرانی ئەو گۆرانی کە دەڵێ دایە وڵات شیرینە ئەوەیە شاریبانەیە شەریبانە بزانم پێت خۆشە گوێ لە گۆرانێکی کرمانجی بێ بادینی بێ دەگرین و دێنەوە درێژەی بەرنامەکە باشە باش باشە پاش و چەند درێژە بە بەرنامەکە دەدەم دایە وڵات شیرینە ئەسوود خاریمە و هندی مادم سەردینی گەلمیلەتیمە و هەگەر دەراو بخوازی خاستی ونیمه دای خاستی شریمه رولای خاستی شریمه خدای ولاد شرینه بابوی ولاد شرینه دای ولاد شرینه ولاد شرینه دائمني سود خيري بوبي ملاتي أسنجي خوف دم شاري بوبي ولايتي كرتنا بريدارة دايت بوشي هاتي دايت بوشي هاتي دايت بوشي هاتي داي والله شرينا بابو والله شرينا داي والله شرينا والله شرينا مامۆستا گوێمان لە دەنگە زوڵاڵەکەی مامۆستا تەحسین تەها کرد بەڵێ کە بە دەنگە زوڵاڵەکەی نیشتیمان جوانەکانی نیشتیمان وە زۆر جار ئەم بە عەشقەوە ئەم گۆرانی وتووە بەڵام ئەم عەشقە لە دڵی ئێمە یا جێگەی خۆی کردوێتەوە تەحسین تەهاکان دەنگە ڕەسەنەکان لە ڕابردوودا ئەم خزمەتە باشیان کرد بۆ ئەوەی نۆستالۆژیایەک و یادگەیەکی جوان لای تاکی کوردی دروستکەن وەکو موزیک بەڵێ 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 خۆی هەموو مەقاماتی شەرق الئەوسات هەموو دچە سەر مەقامی کوردی باشە ئەمە ممکنە هەندێک کەس نازانی بێ بەڵام ئەگەر ئەو کتێبێ هاتوونەتە تالیفکردن لەسەر مەقامات هەموو دچە سەر مەقامی ڕست کە پێی گوتنە نەوروز هەموویە کوردستان بووە نەیە فورس بووە نەیە عەرەب بووە لە یە کوردستان بوونە ئیتر لقیان هەیە فلان هەیە من ئەوە بە درێژی من نووسیمە ئیتر کەوتونەتە ناو مەسەلە سترانێ مەقاماتی عەرەبی مەقاماتی فارسی دواییژی کەوتونەتە ناو یە تورکی بەڵێ مەخزەنێ هەمووی کورد بووە یە کوردستان بووە چونکە کوردستان دوور بووە کورد لە سیاسەت ئەمما لە هەمووان زیدەتر نێزیکی گۆرانی بووە حەزی بە ئاواز و زۆر جار
خەم و خەفەتی خۆی لە گۆرانیدا جێبەجێ کردووە بەتاڵ کردووەتەوە ئاچە بەڵێ سترامبش مێژونوسە جوان چونکە بە تایبەتی لە کوردستانی باکوور وەختێ شەڕێک دەبوو شتێک دەبوو لەگەل دەولەتی عوسمانی یا ئێرانیان فلان شەڕی گوتوون سترانی گوتووە سترامبش ئەو شەڕە ئەو حادیسە لە سترانەکەیدا جێبەجێ کردووە بەڵێ لەبەر ئەوە سترامبش من نووسیمە بە مێژونوس من حیساب دەکەم ئەمە مێژونوس دووش هێز و چەکی کورد بووە بۆ ئەوەی ورە و هێز با بە کورد خۆی بگرێت ئەوەش هەیە ئەوەش بەڵێ ئەوەش دەیتوانی بەو شێوەیەژی تەفسیر بکێ ئیتر ئەو سترانە هەیە سترانێ کوردیە یە کرمانجیە یە دیاربەکرە مەسەلە بڵاو بووە لە موکریان لە سووران وەکو سترانە سینەمێ کە عیشە عەبەکووری لە کوی سنجەق لە تەعزیان مەسەلێ سینەمێ گوتووە سەرهاتیا سینەمێ کە هاتیە کوشتن بە شێوەیەکی مەساوی لە هیزان لە نێوان سەدەی دەیەم و یازدەیە میلادیدا ئیتر ژنێکی جوان بووە سترانە وێ هەیە ئەو سترانە گەهشتووەتە سووران جوانە یان سەیدێکی نێچیروان سەیدێکی نێچیروان کە لەگەل باوکی سترانبیژێ مەحمەد بەگێ میرێ بوتان بووە باوکی ئەو کە چوونە نێچیر بۆ ئەوەی دەبێتە زاوا بۆ ئەوەی حیوانێکی وی بکوژن ئەو کاتە شتێ حیوانێکی وی کەولەکە لێ بەریان کردووە بۆ ئەوەی حیوانەکە لێیان نەترسە ئیتر وەختێ ئەوێ دیکە باوکی دیتووە لە دوورەوە وای زانیوە حیوانێکی فیە تفەنگێکی لێداوە لەم زوروفەدا ئیتر ئەو مەساتە گەهشتووەتە ئێرە کاک جەزا برادری منە نووسەرەوە بزانم ئێستەژی ماوە لەسەر سەیدەوان کتاب و چێروکی دروست کردە لە سلێمانی ئەوە لە شاخی دێران ڕوودایە لە پشتا جزیرە بوتان جوانم مامۆستا قوڵت کردومەتەوە پێی بە هەر بابەتێک دەبم ماشەڵا جەنابتان بە قاڵبوویەتی وەڵامان دەدەنەوە بەشتی نەوتراویش جوابەکان وەردەگرینەوە آخر من حەزەکەم شتێک بێژم بەڵێ لەوەدا هەیە لەو تابلوەدا هەیە بەڵێ لە تەنیشتی ئەو برادەرە بەڵێ باشە ئەوە بخۆڕۆی نەهاتیە نووسین ئەو تابلۆیە دواتر من دەیێنمە سەر شاشە بۆ بیسەروبینەرەکە بیسەروبینەریش بێبەش ناکەین لەو تابلۆیە قسەی لەسەر دەکەم بە مێژوو شارستانیەتی سلێمانی و کوردستانیش قسەی لەسەر دەکەم من تاقیبی شتم کردووە بە دوایە ڕۆشتویت ئیتر وەکو شیعاری من ئەوەیە لە پشقولێک تا دوڕێک ئەوە چییە دەبێ ئینسان تاقیبی بکە لە پشقولێک باشە تا دوڕێک جوانە دەبێ ئینسان هەموو شتێک لە دوای هەموو شتێک بچە ئیتر مەسەلەی من ئەوە بووە مەسەلەی من لە دوای هەموو شتێک چوومە باشە مامۆستا لە ساڵی 1985 بانگەوازێک بۆ ڕووناکبیرانی کورد بڵاو دەکەیتەوە بەڵێ ناوڕۆکی ئەم کتێبە چی بوو ئەم بانگەوازە چی بوو ئەوە سەقافەتی کوردی زۆر تەسک بووە سەقافەتی کوردی هەر شعر بووە هیچی دیکە نەبووە هەر ئەدەب بوو ئەدەب بوو بەڵێ بەڵام ئەدەبژی هەر شعر بووە ئەو کاتە نەسریش نەبووە یان کەم بووە هەندە چێروک هەبوونە دوایی دەرچوون لە قسمی ئەخیر دەربارەی ئەمیر ئەرسەلانە دەربارەی ئەم جورە شتانە یا چێروکانە دوایی دەرچوون ئەدەب بریتی بوو لە ئەدەب دواییژی لە کاتی سەدامدا لە هەفتاکان چێروک دەرکەوت چێروکێ نوێ ئەو چێروکێ نە لەفزە نە مەعنەیە تکە تەسیریشی نەبوو وەک شعری حۆر شعرێ نوێ شعرێ نوێژی نە لەفزە نە مەعنەیە نە تەسیرە لە ملەت بیکە لەبەر ئەوە ئیتر حکوومەتێ بەعس ڕێگە پێدا هانیشیدا
ئەوانەی لە ئەعلامی حکوومەتی بەعس ئیش دەکەن بەڵێ خۆیان مەشغول بکەن بەو شعرەوە کە شعری حڕە بە شعری بێ تەسیرە کە حکوومەت لێ ناترسی چێ ڕووکێکەشی بێ تەسیرە لێ ناترسی بۆ ئەوەی ڕوو لە کەلتوری شارستانی نەکە کەلتوری شارستانی تاریخە ئاسارە شتی دیکەیە پەرش و بڵاوە ئەدەبی ڕەسەنە لەبەر ئەوە ئەوانەی کە گوتونە ئێمە ڕەوانگەیین ئەمە حکوومەت دروستکردن بەڵێ دەستکردی حکوومەتی سەدام بووە کە ئەمە زیدەتر هاانیان بدە چونکە سوکایەتی دکردن بە شعری پیرەمێرد شعری ئەحمەدی خانی شعری حاجی قادری کوی ئێتەرەمە بەدلی حکوومەت بوو حکوومەت هاانی ئەوەدا ئەو شتە دروست بکەن بۆ ئیهانەکردنی ئەدەبی ڕەسەنی کوردی بۆ پەراوێزخستنی بەڵێ منی ئەو کاتەمە من شەڕ و نیزاعیشم لەگەلیان هەبووە باشە مامۆستا پرسیارێکی دیکە دروست دەبێت چەندین جار داوا لە جەنابەت دەکرێت لە سەردەمی ڕژێمدا ڕژێمی بەعسدا بەڵێ داوا لە جەنابەت دەکرێت کۆڕ و سیمینار و خوێندنەوە بکەیت بەڵێ یا بەشداربی لەگەڵیانە بۆ بەشدار نەبوویت من 11 جار حیسابم کردووە 11 جار داوا سمینار و کۆڕ و فلان لە من هاتووەتەکردن لە سلیمانی بێ یا لە هەولێر بێ یا لە دهۆک بێ من خو لێ دزی دەبگوت بۆ نەکەومە بەرچاوی حکوومەت بۆ شوهرەتی پەیدا نەکەم چونکە بۆ ئەوەی ئیش بکەم من لە ئاسار ئیشا کرد من لە دچوم مێژوێ کە زاردەمیە و نەهاتە تومارکردن من تومارم ئەکرد بەڵێ ئێستا لە ناو شریتێ مندا دەنگی 1000 کەسی هەیە لکەمەوە ئەیتەوانم بڵێ دەنگی 1000 کەس هەیە ئەوە هەموو تاریخی نوێیە خاصەتەن دەربارەی شۆڕشی شێخ مەحموود چەندین کەس لە پێشوەرگەکانی شێخ مەحموود من دیداریان لەگەلیان تومار کردە بە کاسێت دەنگەکانیان ماوە لای بەڵێ چۆن نەماوە هەموو ماوە گوێ لە دەنگەکانەگەیتەوە مامۆستا گوێ لە دەنگەکانیانەگەیتەوە دقیقەیەک گوت ماوە بەڵام دەوری هەهشتا شریتی منی چاک لێم بزر بووە جارێ وە هەیە ئەو دەنگی ئەوانە 20 دقیقەیە کەوتە ناو شریتێکی دیکەدا ئەمە چۆن لێم بزر بوون غالب یە ساڵی 1982 یە کەسانی زۆر مهمە بەڵام چییە وەختی خو نەقلمان کردوونەتە سەر کاغەز ئەم فیلمێ ئەم شریتێ من چ لێ هات من دامە کێ لە ماڵێ کێیە چونکە لە کاتی بەحزدا من لیسەم دروستیگە لە ناو سایتێ مندایە لە 29 ماڵ شتێ خۆم شاردووە ئەگەر حکوومەت هات دەستی بەسەر کتێبەکانمدا بگرێت فلان بۆ ئەوەی هەندی شتی من نەکەوێتە دەست شتێکم بۆ من هەموو فلان ماڵ فلان ماڵ فلان ماڵ فلان ماڵ حتا تەنووری عوسمانە حەمەنادری جەڕاح لە یەکەم ماڵ لە تەنیشتی ڕۆژهەڵاتی مزیەوتی حاجی حان من شتێ خو لە نێو تەنووری ئەوەدان شاردووە و سەری تەنوورێکشمان سوخ داوە بە شەری خوددا نازانە حکوومەت بۆی پێی پێێنە بەڵێ ئیتر ڕجا دەکەم لە هەر کەسێک ئەگەر شریتێ من ئەم شریتانە مندا بپێیان لە ماڵیان بێ بیدەنە بە من بگەڕێننەوە بیدەنە بە من ئەو شریتانە ئەمە وەکە بانگەوازێک بۆ خەلکەکە دەڵێم ئەمە قەدر و قیمەتی لای جەنابتانە ئەم شریت و ئەرشیف و مێژووە من نەقل کردومە سەر کاغەز وەکو نووسینەکە ماوە وەکو نووسینەکە وەکو بەڵگە سەوتیەکان وەکو دەنگ و فلان و بێوان ئەوە لە باشترین تقریبەن دیدارەکانی من بووە باس لە ئەشق دەکرێت ئێمە پێش بەرنامەکە باسمان لە ئەشق کرد لەوانەیە ئێستا من کە باز لە ئەشقەکەم بیسەر و بینەرەکە ڕاستە و ڕاست فکری یا خەیاڵی بۆ بچێت کە ئەشقی ئافرەتێکەڵێم ئەشق ئەم ئەشقەیە کە ئێمە لی تێگەشتوین نە بە نسبەت منەوە نا بە نسبەت منەوە مەسەلەی عشقەکە لە مناڵیەدا ئەو عشقم هەبووە مناڵ بوومە مەسەلە عشقم هەبووە بوو شوێنی کوون کە لە دەیەکەماندا هەبووە بەڵێ عشقم لە مناڵیەوە ئەم بەڵێ بوو چێڕووک و
شتی و عشقم هەبووە بەڵێ مەسەلە لە هەند دەنگێ خۆش و فلان و بەیت و وەکو یێ خانێ دمدم و وەکو یێ سی سەبان و ئەمانە تاسیل لە من دکرد دگریام وەختێ دەیان گوت ئەمە ئەو عشقە لای من هەبوو بەڵام زیدەتر دەیتوانم ئەو عشقە چون لای من پەیدا بوو لای من هەیە دەیتوانم بڵێم کە تا ئێستا من ئەمە لە تەلیڤیزیۆنەکاندا نەگوتووە وا بزانم مەسەلە ئەیتوانم بەردێکی لە دەرەوە لەسەر ئەو ڕێگە هەلگرم لە بەیانی حتا مەغرب تەماشا ئەو بەردە بکەم ئەو بەردەکە هەل دەگرم بەدەستی خۆم لە کوڵانەکەیە دەیتوانم تا مەغرب تەماشا ئەو بەردە بکەم لێ تێر نابم ئەم عشقم هەیە ئەمە عشقە بەڵێ ئەمە حەقیقەتیشە یانێ حتا سەبری بوتانی گوت و تەماشا هەر بەردەکێ بکێ شتێک لێ دروست ئەکێ وا بە من ئەمە بەرد وەکو نمونە بەڵێ بەڵێ تەبێ ئەوە عشقێکە وایە ئەوە عشقێکە لەبەر ئەوە عشقم هەبووە مەسەلە بوو ئاسار من چوومە سەر ئاسار پێویستیم نە بە ئاو هەبووە لە تەمووز نە پێویستیم بە خۆردن هەبووە لە مەغرب حتا 2 سەعەت جارێ وە هەبووە 3 سەعەتیشی لە شەو چووە من نەگوتمە نانم نەخواردووە کە گەڕۆمە بوو ماڵ من هەستم بە تێناتی نەکردووە من هەستم بە برسیبوون نەگریە من هەستم بە ماندووبوو نەگریە ئەمە نەتیجە عشقە ئەمە وا خەلکێ دیکە تەحمولی ئەمە ناکە ئەمە في الواقع لەبەر ئەوە هەندێک کەس کە جاران لەگەڵ من هاتوونە ئاوینە ئاوم نەبردووە یا نانم نەبردووە عاجز بوونە گوتونە تووبە جارە دیکە لەگەڵ تو ناین باش لەبەرەوە عشقی تویان نەبووە طبیعی وانە بەڵێ جا ئەمە مەسەلە من خۆم مەشغول نەکەیە بە نان خواردنەوە گوتمە ئەگەر نانێکیشم بردە بجارێەوە هەبووە نان و سێوم بردووە نان و کەبابم نەبووە پۆرە یا نان و ترێ من بردووە بۆ ئەو ڕەفیقانێکە لەگەلم هاتوونە خاصەتەن لە منتیقی ئاکرێ زۆر سوپاسیان ئەەکەم ئەو ڕوشم بیرە ئەوانە کە لەگەلی من هات نەشا دەمگوت بخۆن من نایمە وەختم بە نان خواردن سەرف بکەم من برسی نیمە یان نانەکەم دەیخستە گیرفانێ خۆم پۆڕوو لەگەل ئیشێ خۆم من نانێ خۆم خواردووە دانە نشتومە ئیتر هەستم بە ماندووبوون هەستم بە تێنوبوون لەو ئەو تەمووزە حتا شەو لەسەر دابێ تەموزیش بەڵێ دەبێژم لە مانگی تەمووز هەستی بە تێنووسی ناکەم هەستی بە ماندووبوون ناکەم طبێ ئەمە نە طبیعەتێکی اعتیادیانە ئەمە عشقێکە غەیری اعتیادیە کە لە لای من هەیە لەبەر ئەوە من حیسابم کردە ئەگەر ڕۆژێکی ئیش بکەم بەقەدەر ئیشکردنی 6 ڕۆژ خەلکی دیکەیە ماوەستا من وام تەقدیر کردووە باشە من سپاسی جەنابتانەکەم لەم بەشەدا کە لەگەڵمان ئیتر ئەو عشق لەگەڵ منە نە مەسەلەی عشق لەگەڵ بوو ئافرەتە نە باشە پرسیارگەلێکم مابوو لە بەڕێستانی بکەم لە بەشی دووەمدا لەگەڵ جەنابتانە درێژە بە پرسیارەکان دەدەم و زیاتر ڕوونکردنەوە لەسەر هەرەمەکانی مسر و ئاسەوار و ئەو شوێنەوارانی کە لە کوردستاندا هەن تەفاسیلی زیاتر دەدەین من بە ئیزنی جەنابتان ماڵاوای لە بیسەروبینە دەکەم من جاران مەسەلە زوڵمم لە خۆم کردووە دەیتوانم بڵێم زۆر شتێ خۆم شاردووە و حەزم لە مەدەحکردن نەبووە مەدحی خۆم بکەم من زوڵم لە خۆم کردووە ئەمە من نووسیومە لە تاریخی ژیانی با لە بەشی دووەمدا قسەی زیاتری لەسەر بەڵام ئێستا دەبێ ئەوە مردم ئەمە 66 ساڵ و 4 مانگە دەستم بە نووسین کردووە ممکن باوکت لەو تەمەنە لە شوباتی 60 دەستم بە نووسینی تاریخ کردووە ڕەنگە باوکت مناڵ بە ئەو کاتە ڕاست باوکی تو تەمەنی چەندە باوکی منیش 45 تەمەنەکە باوکم نەماوە تەبەن بەس ساڵی 1950 مەوالیدی 45 بووە خلاصە ئێوە نەبوون
ئەوە بوو بە 66 ساڵ 4 مان دەستم بە نووسین کردووە بوو برای خۆ بڵێم ئیتر مەسەلەی ئەهرامی مەسەر هەموو عولەمای هەموو قۆڕەکان کەس نییە عولەما ممکنە نەهاتە بن ئەهرام نەدیتە بن ئەوێ ئیمکانیەتیان هەبێ لە یابان هاتوونە لە بەرازیل هاتوونە لە پیرو هاتوونە لە ئەمریکا هاتوونە بۆ دیتنەی ئەهرامات چونکە لە حەقیقەتدا لە ئاساری قەدیمی وا گەورە لە دنیا نەهاتوە دروستکرد. مامۆستاگیان لە بەشی دووەمدا لەگەڵم بمێنەرەوە لەگەڵ جەنابتا دەمێنەوە بیسەر و بینەر سپاسی ئێوە دەکەم و سپاسی میوانی بەڕێزی بەردامەم دەکەم کە ئەمڕۆ جیاوازتر لە بەرنامەکانی دیکە هەندێک زانیاری و وردەکاری لەبارەی مێژوو لەبارەی ئاین لەبارەی ژیانکردن لە کوردستان و لەبارەی موزیکیشەوە زانیاری پێبەخشین لە بەشی دووەمدا زیاتر زانیاری و دەچینە نێو بنکۆڵی ئەو بابەتە گرنگانی کە لە ئەمڕۆی مێژوگەلی کورد